کوردستان ئاستەکانی گەندەڵی چۆنە بۆ داواکاری گشتی چۆن توانیوێتی ڕۆڵی خۆی بجێڕە لەو بوارەوە. دیارە ئێمە وەک دەزانین کە عێراق لە ڕووی گەندەڵیەوە لە شەشەم وڵاتە کە زۆرترین گەندەڵی تێدا بە گوێرەی راپۆرتی ڕێکخراوی شەفافیەتی نێودەوڵەتیەوە بە دڵنیایە ئەو ئامارە شمولی هەرێمی کوردستانیش دەکات لەبەرەوە وەک دەبینین کە لە ماوەی ڕابردوو گەندەڵی لە هەرێمی کوردستان ساڵ بە ساڵ بەرز بووتەوە لە بەرامبەردا هەنگاوەکانی چاکسازی زۆر لاواز بوونەوە چەندین پرۆژەی چاکسازی ڕاگەێنراوە. ئێمە لە 2016 بە وردی متابعەی بڕیارەکانی چاکسازیمان کرد کە سەیرمان کرد لە کۆتایی تەنها ئەو بڕیانە جێبەجێکران کە بارگرانی بۆ خەڵک زیادکردنی باز و ڕسومات بوو لە بەرامبەردا هیچ چاکسازێکی ئەوتۆ لە کەرتی نەوت و کەرتی زەویزار و کەرتی دەرمان ئەوانە نەکراوە کەوانە لووتکەی گەندەڵینەوە. سەبارەت بە ڕۆڵی داواکاری گشتی بەداخەوە دەستگای داواکاری گشت ئەگەر چی بە گوێرەی ئەو دەسەڵاتی هەیەیان توانیویانە ڕۆڵی هەبێت لە چاودێریکردن و لە تۆمارکردنی سکاڵا، بەڵام لەبەرەوە یاساکان یاسایکی کۆنا یاسای سەردەمی باسە ساڵی 1979 کە کاتی خۆی باز ئەو یاسای بۆ ئەوە دانا کە تەنها موەسسەی شکلیبی بەداخەوە هەرێمی کوردستانیش هاتووە تاوەکو ئێستا ئێمە لە 2010 هەمان یاسا پەیڕۆ دەکە. لە کاتێکدا ساڵی پار لە بەغدا ئەو یاسا گۆردە یاسایکی پێشکەوتوو دانراوەکە دەستی دەستگای داواکاری گشتی زیاتر واڵا کردووە، بەڵام ئێمە دەبینین بە گوێرە ئەو یاسای لە هەرێمی کوردستان بەرکارە تاوەکو ئێستا داواکاری گشتی بەشێکە لە وەزارەتیدا لە کاتێکدا کە هیچ لە دنیا نابێت لە یەکێک لە بنەماکانی چاودێری و ڕوبەڕوونی و گەندەڵی ئەوەیە دەبی ئەو هەیئانە سەربەخۆ بن نەک بەشێک لە دەسەڵات جێبەجێکردن. ئێستا داواکاری گشتی بەشێکە لە دەسەڵات جێبەجێکردن کەەوە دەست و قاچی بەست و ناتوانێت چاودێری باش بەسەر حکومەتەوە. ئەنجومەنی وەزیران لە ساڵی 2017 بۆ 2021 پلانی استراتیژی بۆ ڕوبەڕوونەوەی گەندەڵی دانا. ئەگە بکرێ باز لەو پلانە بکەی لە ماوەی ئەو دوو ساڵەی کەواتیە پەڕیوە لە تەمەنی ئەو پلانە، ئەگە بکرێ باز بکەی تا چەند توانیوان ڕوبەڕووی گەندەڵی بنەوە بۆ ڕێژەیەکی دیاریکراوە لەو گەندەڵە بنە بڕ بکەن. خۆی ئەو پلانە دوو بەشێ، پلانێکی بەشێکی نووسینەوەی بەشێکی جێبەجێکردن پلانی جێبەجێکردنە. پلانی نووسینەوەکە لەلایەن دەستەی دەستپاچەوە باوکاری دامەزراوەکانی تردا ڕێژراوە ساڵی پار ئەنجومەنی وەزیران لە دانیشتنێکدا پەسەندی کرد، بەڵام ئەوەی کە مای تێبینی و مای ڕەخنێتاوە ئێستا پلانی جێبەجێکردن چونکەوە تەنها لە ڕووی نووسینەوە کە کۆمەڵێک حەفت بنەمای دانایە حەفت سێکتەری دانا کە تێدا ڕوبەڕووی گەندەڵی کردەوە، بەڵام ئەکشن پلانەکە کە پێویستە جێبەجێکردن و هەیئەت مەشمولی بە جێبەجێکردنەکەی تاوەکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی هەشتم تاو بەڵام جێبەجێ نەکرا. لە کاتێکدا دەکرا ئەو پلانە ئەگەر نیەتێکی جدیە با دەوریە بێت لە ڕوبەڕوونی گەندەڵ، بەڵام خاوکردن لە دەرکردنی پلانی جێبەجێکردن و ئەکشن پلان وای کردوەکەوە گومانە بێت ئەوەش وەکو سەرجەم هەنگاوەکان وەکو سەرجەم پرۆژە چاکسازیەکانی تریش بەداخەوە بەبێ ئەنجام سەر بنێتەوە. پرسیارە کاکفەرمان بەپێی توێژینەوەکانی جەنابتان وەک ڕێکخراوی ستۆپ گەبکرێ باسکەی لە ئێستادا ئاستی گەندەڵ لە هەرێمی کوردستان چۆن و چەندە؟ خۆی ئێمە ئەوەی کە هەستی پێ دەکەین گەندەڵی لە ئاستی چەکجار بەرزانی تەنها ئێمە سێکتەری نەوت کە لە ماوەی داهاتوو راپۆرتێک بڵاو دەکەینەوە بۆمان دەرکەوتووە لەو راپۆرتێک کە 150 داهاتی نەوتی کوردستان بەو مەساریف دەڕۆ، مەساریفی کۆمپانیاکان و مەساریفی ینی تەشغیلی کە بەرهەم دێت لە کاتێکدا بە جۆری ستانداردە جیهانیەکان ئەوە ڕێژێکی زۆرە و ئێستا ئێمە لە ساڵی لە مانجی نۆ وەزارەتی دارایی راپۆرتێکی بڵاو کردووە کە دەڵێ 650 میلیۆن دلار داهاتی نەوتە، بەڵام 320 میلیۆن دلار دەدرێتە وەزارەتی دارایی، پارەکەی تر بە ناوی قەرزوانە ناڕوونەوە. ئێمە بەڕاستی بەداخەوە هەست بە نیەتێکی جدی ناکەین و نازانین حکومەتی نوێ کە دێ دەتوانێت بکە، بەڵام ئێستاکە ئاستەکانی گەندەڵی بەرز دەبێتەوە لە کاتێکە پلانی حکومەت بۆ ڕوبەڕوونەوەی گەندەڵی نییە و ڕۆژ بە ڕۆژ لەژەکە بەرز دەبێتەوە. بەداخەوە فەرمان بەرێز و سپاس بۆ ئامادەبوونت. بەڵێ دەگەڕمەوە ستۆدیۆ دیارەکە کەم پێشستا سەرۆکی دەستی داواکاری گشتی لێرە قسەی خۆی هەبوو کە کاگازات خۆشناوە دیارەکە و باسی لەو کرد کە کۆمەڵێک ئاستەنگ لە بەردەمەوان هەیە، بۆ نمونە تاوەکو